بەڵێ چیا من ئێستا لە دەشتی شارە زورم وە کەم و مانەزانین ئەمساڵ ڕێژەی بارانبارین زۆر کەم بوو ئەمەش بێگومان کاریگەری هەبووە لەسەر کشتتوکاڵ و لەسەر نێوەڵەی دەشتی شارە زور و تەواوی هەرمی کوردستان بەهۆی کەمی بارانبارینەوە بۆیە جوتیاران پەنیان بردوۆتە بەر بەکارهێنانی سیستەمی ئاودێری دەستکرد بۆ پاراستنی بەرهەمەکانیان من بۆ قسەکردنی زیاتر لەسەر شێوازی ئەم سیستەمەی کە بەکارە لەگەڵ کاریگەری کەمبارین لە ئەمساڵدا لەسەر بەرهەمەکان کاک خەسرە و جاف یەکێک لە جوتارەکان دەشتی شارە زورمدایە کاک خەسرە و ئەمساڵ بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە چ کاریگەرێکی خراپ دروست بووە لەسەر بەرهەمەکانتان ئەو کاریگەری خراپانە چین کە دەرکەوتون. دەستان خۆش بێ سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرەکانتان سپاس بۆ ئێوە کە هەموو کات لە خەمی جوتێران بوون لە هەموو کاتەکانە پێشەنگ بوون بۆی خەمی جوتیار بگەن بەگوێی بەرپرسانی بواری کوشتتوکاڵ با بڵێ. ئەم ساڵ زەرورزیانێکی زۆر بەرکردی کوشتتوکاڵ لە کوردستان کەوتووە بە تەواوی کوردستان لە زاخۆ تا خانەقین کە ئەمپەرۆپەری کوردستانەکە ئێستا کێژ و بە چەند مەرحەلەیەکی قورسی با بڵێن شەختە و بێبارانی و ئافاتی زراعی تێپەڕین ئێسش خەمی ئەومانە دانێڵەکانمان وەکو ئەمە کە ئێستا بەدەستمەوەیە ناوەک تێنەکە یا بەرهەمی نەبێ هەچەند ئێستا بەرهەمی ئەمساڵ زیاتر لە 150 بەهۆی نەبوونی بێبارانی. ئێستا کاریگەری خراپەکانی بە دەرکەوتون؟ باڵێ زۆریش چکە ئێمە ئێستا ئەگەر حسابی تەڵێک گەنم بکەیت لێرە ئەمە با بڵێن لە 150 فەوتاوە لە 150 ماوەتەوە ئێمە ئەمە کاتە نیوەی بەرهەممان هەبێ کە نیوەی بەرهەمیشمان هەبوو ئەو کاتە قاتی دروستە بێ ئەو کاتەشتی ناڕەحەت دروستە بێ هیوادارین ئەوە نەبێ بەڵام ئەوی کە بە چاوە بینین بەڕاستی زۆر ناڕەحەتە لە شارە زۆر ئێستا ڕۆژانە بە 100 ملیۆن دینار بە گازوایل و بە بۆری و بە ئەوشتان ئێمە بۆ هەر 12 مەتر کە ئێستا لە دوای خۆمانەوە بە دیارە بۆ هەر 12 مەتر 33,000 دینار ئەبێ بدەین بە دوو بۆری و فەرارەیە کە ئای پێدەین ئەگەر ئەرزێکی گەورە هەبێ و بەمە ئاو بدەی بەڕاستی تێچوەکەی دوو ئەوەنەی بەرهەمەکەی کە بەرهەمیتین شێواز باس لە شێوازی کارکردنی ئەم سیستەمەمان بۆ بکەی شێوازەکەی چۆنی و ئاوەی کە بەکارێنن ئەبێ بڕەکەی چەند بێ و چۆنی بێت چەند ڕۆژجارێ ئاو بدرێت. بەڵێ ئەمە بڕی باران لەمە چونکە ئێمە هەر خەتێکە دای ئەنێن لێرە ئەبێ بەلانی کەمەوە 6 ساعتیشکە کە 6 ساعتیشی کرد بەلانی کەمەوە 15 لیتر بنزین مانگەرەکە یا 15 لیتر گاز مانگەرەکە بۆ هەر خەتێک بۆ 12 مەتر کە ئێستا لە دوامانەوە بڵێن ئیشەکە ئێستامە ئەمە تێچوێکی زۆرە ینی بەمە لە ڕاستی ئەبێ بەمە نزیکی 10 ڕۆژجارێ بێ ئاو بی بەڵام ئەگەر ئێمە بیرمان هەبێ و ئاوی باشمان هەبێ هەچەند ئێستا لە شارە زۆرە ڕێگیریمان لێکرێ بەهۆی نەبوونی بیرۆ بەدەیان پارچە گەنم ئێستا وشک بوو لەبەر نەبوونی بێ ئاوی بەهۆی ناتوانێت کە بیرەکەی بۆڵکەنێ دەستی گیراوە ینی حکومە دەبێ هاوکار بێ لە بوارشە. لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ قسەتان کردووە ئەوان چیان پێوتون؟ ئێمە هەفتەی ڕابردوو لەگەڵ جەنابی وەزیر دانیشتین ئیجابەیەکی باشی هەبوو هەچەند وتی سەرفیاتێکی وا بۆ کەرتی کوشتتوکاڵ ئەوە ڕاستیەکە ینی حەقیقەتە بێ بڵێ سەرف ناکرێ ئەمە ئینکاری ناکرێ حەقا حکوومەت سەرۆک وەزیران جوودێکی باشکات لەم بوارە چونکە کەرتی کوشتتوکاڵ بە تەواوی هاتوتە با بڵێن نزیکی سفر بۆتەوە بەهۆی ئەو هەموو بارگرانی کە لەسەر جوتیارە چونکە هەموو ئەرگەکە لەسەر جوتیار خۆیەتی ئیجابەیەکی باشی هەبوو پێشوازێکی باشی کرد ئێمە 13 خاڵمان پێدا بە تەواوی کوردستان بەس باسی شارە زۆر ناکەم بەڵام بە کورتی گەرما تا چەند کاریگەری هەیە ینی لەگەڵ کەماوەکە ئەم پلە گەرما بەرزەیەکی تا چەند کاریگەری ئەبێ لەسەر دانێوەڵە لەی گەرما زۆر کاریگەری هەیە ئێمە ئەگەر شەماڵ بێ ئێڵێن لەوانێ بە شەماڵ گەرمەکانمان بژی بەڵام ئەگەر شەماڵ نەبێ و گەرماکە زۆر بێ و قەتیز بێ گەرماکە ینی سێجار ئەبێتەوە بە خەسار بۆ ئێمە. سەرت خۆش بێم سپاس بۆ خەسرە و جافێک یەک لە جوتیارانی دەشتی شارە زۆر ئەمە زانیاریەکان بوون لەسەر بەکارهێنانی سیستەمی ئاودەری لە دەشتی شارە زۆر بەهۆی کەمی ڕێژەی بارانبارینەوە لە ئەمساڵدا. بەڵێ نەزار سپاس بۆ خستنەوەی تەواوی زانیاری